بەڵە خۆشەویستان لە بەرنامەی بانی کوردستانیز لەگەڵتان بەردەوام دەبین دەچینە لای تەوەریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان و بڕیارە ئەمڕۆ دووەمین کۆبوونەوەی دادگای فیدراڵی سەبارەت بە دەستوریبوونی یەکەمین دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت. لەم سۆنگەیەوە دەپرسین بۆچوونی لایەنە سیاسەکان دەربارەی دواخستنی کۆبوونەوەی یەکەم چییە و کۆبوونەوەکەی ئەمڕۆ تا چەند هەنگاوێکە بۆ چڕبوونەوەی جموجۆڵی لایەنە سیاسەکانی عێراق بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە لە ڕێگەی سکایپەوە سەلام خالید ڕۆژنامەنووس لە فەلوجەوە بە شازی ڕاستەخۆ لەگەڵماندایە. کاک سەلام سڵاو لێ بێت بەیانیت باش. دەستپێک دەپرسین بەڕێستەڵمک و ڕۆژنامەنووسێک خوێندنەوەتان بۆ ئەم دۆخی ئێستای عێراق چییە؟ بەڵێ کاک سەلام گەر گوێبیستی دەنگی من بیت یەکەم سیار دەپرسین کە بەڕێستان وەکو ڕۆژنامەنووسێک کە لە عێراقدا دەژین و تا ڕادەیەک ئاگاتان لە دۆخی ئێستای عێراق خوێندنەوەتان بۆ ئەم دۆخی ئێستای عێراق چییە؟ بەڵێ ئەوە کۆی کە بۆ هەموو لایەک ڕوونا وە دوای هەڵبژاردننی سەرۆکاتی لەگەڵ هەڵبژاردننی سەرکاتەوە چەندین کێشە دروست بووە و هەندێک کەسە بوو لە بوونی دەستوری کێشەکان کێشیان نەبوو. لەو کاتێکە دکتۆر مەحموود مەشهەدانی کە دەبووای سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەرانی بکردایە ئەنجومەنی نوێنەران لە کاتی دەرچوونی مەحموود مەشهەدانی بەردەوام بوو لەسەر کارەکانی و لە شوێنێ لەو ڕێکارانەدا نەوەسا ئەمە ژمانای ئەوە گەیان کە دەستوری بوونی تۆزێک داعشەکە لە خۆی دەستداوە. دوای ئەمەش لە دوای ئەمەش ئەو ئەندامی بەتەمەنی ئەنجومەنی نوێنەران لە لای دادگای باڵای فیدراڵی عێراق داوای تۆمار کرد سکاڵایەکی تۆمار کردووە کە داوای دەبێت دەستوریبوونی ئەو دانیەکەم دانیشتی بوونە بۆی عێراقدا دەکا بۆی کە بتوانن بەجارێکی تر بە جارێکتر بەسەر ئەو دانیشتنەدا بڕۆنەوە بزانن کە دەستوری بۆ یاخودنا دانیشتنی یەکەمان بینی کە دۆخرا بۆ ئەمڕۆ لەمڕۆدا لێسادا ئەنجامەکان لەمڕۆدا ئەم بارودۆخە ئەم ڕۆژەی ئێساش عێراقی تێکەوتەوە وا دەکا کە هەمووان بتوانن بێکۆ یەکڕیز بن بۆی ڕوبەڕووی ئەم ناخۆشانەی ئێستا ببنەوە. بەڵێ لایەنەکانی سونا کە لە یەکەم دانیشتندا سەرۆکی پەرلەمان بۆ ئەوان بوو لە ئێستادا هەڵوێستیان چییە سەبارەت بە هەڵبژاردننی کارەکانی پەرلەمان کە کارەکانی پەرلەمان لە ئێستادا هەڵپەسێدراوە لایەنە سونەکان هەڵوێستیان چییە؟ وەکو بۆ هەموو لایەک ڕووناوە سونەکان دەتوانێت سونە وەکو خۆی سوودی بینیوە لەم توانێتی سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران بەدەست کە لێەوە دەتوانن پێکاتنێکی سوودنەیەکی کوتلەیەکی سونی گەورە پێک بێنێکە دوو کوتلەی سونی هەیە کوتلەیەکی گەورەیە کە کوتلەی عەزمە و کوتلەیەکی تریشە هەیە کە ئەو کوتلەیە کە دڵنی ئەوان زۆر نین بەڵام دڵنیان داوە بۆ مەحموود مەشهەدانی و کە نەتوانی سەرکەوتنیان بەدەست بێنێن ئەو کوتلە گەورەی کە لە ئەنجومەنی نوێنەراندا هەیە باوەڕی بەوە هەیە کە دەتوانێت زۆری نەبن لە حکوومەتە وەڕێگری لە هەموو جۆرەکانی ئۆپۆزیسیۆن بوون بگرێت و بتوانێت لە حکوومەتی داهاتووی عێراقدا دەسەڵاتێکی باڵای هەبێت و بتوانێت سونەش بە هەمان شێوە بتوانێت سوودی خۆی ببینێت لە حکوومەتە نوێدا و لە ئێستادا لەو وەزارەتە تازانەی کە پێک دەهێنرێ و ئەو وەزارەتانەی کە بڕیارە پێک بێنرێ نیوەی دەکرێت نیوەی بۆ شیعەکان بێ ئەوەی تریشی لە نێوان سونە و کوردەکان و ئەوانەی تردا بەبەشدە دەکرێت و لە ئێستادا ئەوەی سونەکان لە نێوان کوتلەکانی خۆیاندا باسی لێتە دەکەن کە ئەوان لە ئێستادا چاوەڕێی ئەوەن کە شش وەزارەتیان پێ بکە کە وەزارەتی بەرگریە پیلاندانانە بازرگانیە
پەروەدە هەندێک لەو وەزارەتانەی کە دەزانن دەتوانن لێەوە دەسەڵاتیان بسەپێنەوە تاکو ئێستا کەسان بۆ ئەو وەزارەتانە دیاری نەکراوە بەڵام لە نێوان کوتلە سونەکانادا هەوڵ دەدەن کە بتوانن زۆرترین دەسەڵاتە بدەن و کوتلە سونەکان بە هەمان شێوە چاوەڕێ ئەوەن کە ئەمڕۆ بزانن ئەو دانیشتنەی ئەمڕۆی دادگای باڵاچی ڕوودەدا و ئەنجامەکانی چی دەبێت و ئەو ڕێککەوتنانی کە کردوانە لەگەڵ مخدەدا سەدر و لەگەڵ لایەنەکانی تر و لەگە کوردەکان و بزانن بەکوێدا دەگا و بتوانن لێەوە چاکسازی بکەنەوە بێکەوە کار بکەن کە بتوانن ئەو چاکسازی کە ڕایەنگانەوە بەدەستی بێنن لە وڵاتەدا خەڵکی سونە ئەوانە لە ئێستادا هەوڵ دەدەن کە بە شێوەیەکی زۆر چالاکانە بەشداری لە کاری سیاسی بکەن بۆیە هەوڵ دەدا ڕێککەوتنیە هاوپەیمانی هەبێ لەگەڵ کوردە و شیعەکاندا بۆی کە بتوانن بێکەوە کاری کە بکەن بتوانن کاری زیاتر دەستکەوتی زیاتر بەدەست بێنن کە بتوانن حکوومەتێکی گەورە بەدەست بهێن و حکوومەتێ بێ لە هەمووە حکوومەتێ بێ بۆ ئاوارەکان بێ حکوومەتێ بێ بۆ هەموو هەوڵاتیانی ئەوریکا چەندین بابەتی گرنگ هەیە چەندین بابەتی گرنگ هەیە وەکو بابەتی سەربازی و بابەتی ئەمنی و ناوخۆی عێراقەوەجەوە هەروەها بڕیاری بەشداریکردن لە هێزە ئەمنیەکان و لە بڕیارە ئەمنیەکان و چەندین بابەتی تر هەیە کە لە ئێستادا سونە هەوڵ دەدا دەستێکی تێدا هەبێ کە بتوانێت کاریگەری هەبێ بۆیە لە ئێستادا ئەو کوتلە سونیەکان بە هەموو شێوەیە کاری خۆیان دەکەن کە بتوانێت ئەو بڕیارانەی کە دیاوێتی پێشووتریش وەکو خۆیان جێبەجێ بکە لە بوارە سیاسەکەدا لە کای سیاسەکەدا حکوومەتێکی چالاک و باشیان هەبێت. بەڵێ ئەگەر دادگا بڕیاریدا کە دانیشتنی پەرلەمان نایاسایی بووە لەو کاتەدا هەڵوێستی لایەنەستونەکان چی دەبێت ئەگەر هاتو بڕیاری دادگایەک لای بووە کە دانیشتنی پەرلەمانی عێراق نایاسایی بووە خۆشتان دەیزانن لە ئێستادا سەرۆکی ئەنجومەنی نوێنەران 200 سەوتی بەدەستێناوە بۆ سەرۆکی پەرلەمانوە ئەم هاوپەیمانی کە لە نێوان کورد و مختەدا سەدر و سونیەکانە ڕوویدەدا تۆزە ئەستەمە بتواندرێ هەڵ بۆ شێندرێتەوە هەروەها دانیشتنەکانیشە ئەگەر پەرلەمان بڵێ بڵێ ئەگەر بێت و دادگا بڵێت ئەمە دەستوری نەبووە و دەبێ هەڵوەشێنەوە کێشەیەکی کە بۆ سونەکان دروست ناکە و دەکرێت هەڵ بژاردن بکرێتەوە ئەگەر بێت و دانیشتنی یەکەمیش ڕەتیش بکرێتەوە من باوەڕم وا هەیە و ئەگەر بێت و جارێکتر هەڵبژاردنە بکرێتەوە بە هەمان شێوە بەدەستی ئەو دەنگانە بەدەست دەهێنێتەوە چونکە هەی پەیمانیەکەیە لە نێوانیاندا وەکو مختەدا سەدریش وتی و خەمیس خەنجەر و محەممەد حەلبوسی و ئەمانە کە خۆیان پێشوتەوە هەروواکو بەشێک لە کوردەکان کە پێشووتر ڕێکەوتنیان کردووە بە هەمان شێوە ڕوودە دەبێتەوە بۆیە بەدەستێنانەوەی 200 دەنگی تر بۆ ئەم جۆرە هاوپەیمانانە کارێکی ئەستەم نابێەوە دەتوانن جارێکی تر دەتوانن هەمان سەوت بەدەست بێنەوە و ئەگەر دادگاوە لەو کاتەدا بڵێ ئەو دانیشتە یاساییش نەبووە. بەڵێ کاک سەلام سونەکان هەمویان یەک هەڵوێستن لەباری ئەم پرسەوە سەبار بەم پرسا هەمووان یەک تێڕوانینێک بۆ چوونیان هەیە ڕای جیاواز لەناوان سونەکاندا دروست نەبووە. وەکو ئەوەی بۆ هەموو لایەک ڕوونا کە لە ئێستادا سونە بۆ دوو لایەن بەشداری بەش بووە یەکێکیان بووکە ئەوەیە کە تەحالوفێک کراوە و هاوپەیمانیە کراوە لە نێوان حەلبوسی و خەمیس خەنجەراوە لایەکی تریژەیە کە ئەوش کورسەکانیان کەمترە پشتیوانی مەحموود مەشهەدانی دەدەکە بەڵام زۆرینەیان لەگەڵ ئەو ڕێککەوتنیان لەگەڵ هاوپەیەوە ئەمە ژوای کردووە کە زۆرترین سەوت بەدەست بهێنێەوە ئەو دەنگانەشی کە بەدەستێنە هی ئەو هاوپەیمانیە بوو کە پێشووتر بەدەستانێ هەنەوە ئەو سەڵتانش کە مەحموود مەشهەدانی بەدەستی هێنا وەکو تەنها 15 دەنگی بەدەستێنە بۆیە ئەو 15 دەنگە هیچ کاریگەریەکی ئەوەنەی نابێت ئەگەر بێت و دەنگدانیش دووباری دەدەکە بۆیە من بەو باوەڕم وایە سونە دەنگەکانی خۆیان یەخستووە بیر و بۆچوونی خۆیان ڕەخستوێتەوە بڕیاری و کۆتایی خۆیان داوە لە هەج بارێک و لە هەج کاتێکە و بەپێ ئەو هاوپەیمانێ کردووانەوە زمانی خۆیان کردووە و هەوڵیان داوە هاوپەیمانیەک بکە هاوپەیمانیەک لەگەڵ شیعەش و کوردە کارکان بۆی لە کاری سیاسیا بە چالاکانتر کاری خۆیان بکەن. بەڵێ سونەکان
ڕۆژەکان بۆچی هاوپەیمانێتیان لەگەڵ سەدرەکاندا بەستووە پیان وایە کە ئەو داواکاریانی ئەوان دیانەوێت ئەو ئەمانجانی کە ئەوان دیانەوێت لەگەڵ ئەواندا بەدی دێت ئەو هاوپەیمانێتیە بۆ ئەوەیە؟ كما هو معلوم وەکۆی بە هەموو لایەکڕونە هاوپەیمانی سونە کە پێشووتریش لە پێش هەوڵیان داوە کە بتوانین لەگەڵ لایەنەکان قسان وەکو چارچەوەی هەماهەنگی و لەگەڵ عەمار الحەکیم و حەیدەر عەبادی و لەگەڵ لایەنەکانی تر بەڵام لایەنی سونە لەلایەن ئەوانەوە دەتوانم بڵێم نەیانتوانیوە ئەو وەرەقەیە ئەو کاغەزە سەرکەوتنە بەدەست بهێنن و نەیانتوانیوە تاکو ئێستا ئەوەی کە ئەو کاتەی مالیکی ئەوان کە هاوپەیمانیان پێگەێناوە زۆر شت هەبووە کە نەیانتوانیەوە بیکەن بۆکو ئاوارەکان وەکو دووبارە زیندووکردنەوەی زۆرێک لە شوێنە بنیادنانەوەی هەندێک بنە و هەندێک شوێنێ ڕێگری لەوە دەکرێت کە هاوڵاتیانی بگەڕێنەوە بۆ شوێنەکە بۆیە ئەمان نیان دویستوە لەگەڵ ئەو کەسانەدا هاوپەیمانی پێک بهێنن بەڵکو دایانەیە لەگەڵ لایەنێکی تردا شیعەدا بیکەن کە بتوانن کاریگەریانە بۆ ئاوارەکان زیاتر بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان و بتوانن بەشداریان پێ بکرێت لەو ڕێگایەوە لە بڕیارە ئەمنیەکانە ئەوە سیاسیەکان لە وڵاتەکەدا کە کاریگەری چالاکی سیاسی خۆنێ ئەمانەیە کە دەبنەوکەوەی کێشە کە لەگەڵ هەموو کەسێکان نەتواندرا هاوپەیمانی بەکەن دەبێنێ و پشت بە هاوپەیمانی نوێ ببەسرن و بڕۆن بەلایەنێ لایەنەکەدا بۆیە لە ئێستادا بۆ سونە کوتلێ گەورەی سونە لە ئێستادا باشترین هەڵبژاردە موختەدا سەدر کە بوو کە ئەوان لە ئێستادا کوتلەیەکی گەورەترە کوتلەیە کە زۆرتر زۆربەی کورسیەکانی پەرلەمانی بەدەستهێناوە و دەتوانێت کاریگەری هەبێ و کاریگەری لە ڕۆژی سیاسی لە عێراقدا هەبێ بۆیە سونەکان لەگەڵ موختەدا سەدردا هاوپەیمانیان پێگەێناوە. بەڵێ لەبارەی پێکەنانی حکوومەتی نوێ عێراقەوە سونەکان ڕێیان چۆنە؟ پێیان باشە کە پێکەنانی حکوومەت بەسەر شێوازی تەوافقی بێت یاخۆ لەسەر شێوازی زۆری نەبێت؟ بەڵێ کوتلەی سونە دەیەوێت کە زۆرینەی نیشتیمانی بتوانێت زۆرینەی نیشتیمانی بتوانێت حکوومەتی نوێی عێراقی بەدەست بهێنێ وکە بتوانێت وەکو وەرەقەیەکی سربەخۆ بەکاری بهێنێ بتوانێت چارەسەری کێشەکان بکە. دەمانوێت کێشەکان لەگەڵ کوردستانە زۆر چارەسەر ببێەوە نامانوێت هەندێک لایەن هەبێ بە جۆرێک لە کێشەکانەوە بتوانن بەردەوام هەرێمی کوردستان بچەوسێنەوە بە بۆنێ بودجەکانیانەوە. ئێمە دەمانوێت چارەسەری کێشەکان بکرێت سونە ئەو دەوەیە چارەسەری کێشی ئابووری بکرێت کێشەی خزمەت گوزاری بگرێت بتوانێت جارێک تر ئەو ناوچانەی کە کۆنتترۆل کراونەوە ئازاد کراونەوە کە جارێکی تر بتوانن بنیادی بنێنەوە بەرەو پێشەوە بڕۆنەوە. ئەمە ئاواتی سونەکانێکە لە ئێستادا ئەوەی کە لە پێشووتردا نەتواندراوە بکرێ لە ئێستادا بکرەوە هەڵبژاردننی سەرۆکاتی ئەنجومەنی پەرلەمانیش لە ئێستادا وایەوە بێگەنانی هاوپەیمانیش لەبەر ئەو بەرجەندەوە کە بتوانێت هەر لە باکوور و هەتا باشوور بەبێ جیاوازی هەمووان لە عێراقدا لە خێر و بێری عێراقدا بەشدار بێن نەڵێن ئەمە کووردە ئەمە مەزهەبی ئەوەیە ئەمە شیعایە ئەمە سونەیە هەمووان بێکۆ بتوانن بەشداری بکەن کە یارمەتی هاوڵاتیان بێ یارمەتی ئاوارەکان بدرێ یارمەتی ئەو کەسانی کە بە شێوەیە لە شێوان بوونەتە قوربانی شەڕ و پێکدانانەکانە لە عێراقدا کە بتوانن زەمان و گرنگی بەدا بە ژیانی هاوڵاتیانی عێراق کە بتوانە زیاتر بەرەو پێشەوە بڕوە و حکوومەتی داهاتوو عێراقیش ئامانجی سونەکان لەوەیدا دەبێەوە ئەو دانیشتنی یەکەمەی کە ڕێدا کە ئەو هاوپەیمانەی کە ڕێیان کردووە لەو پێناوە کە توانیان بە 200 ئەندام پەرلەمان کە بتوانن سەرکەوتن بەدەست بهێنن و بتوانن سەرکەوتن بەرەو پێشەوە و هیوادارم هەر بۆ سەرکەوتنە سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانیش هەڵبژێردرەوە بەرەو پێشەوە. بەڵێ سەبارە بە دۆخی ئەمنی ئێستای عراق لە ئێستادا دۆخی ئەمنی عراق جێ پرسیارە لەگەڵ ئەوەی کە لە سووریا و هەروەها ناو بەناوە لە عراقیشدا جموجۆڵی شالەنووسەکانی داعش دەبینێت ئەو مەترسیە لەسەر عێراقدا تا چەندێکە سونەکان چۆن لەسەر مەترسی ڕەوشی ناوچە ئەمنیەکان دەڕوانن. يعني أنا
من لەگەڵ ئەو کاتانی کە قسەم کردووە لەگەڵ ئەو کەسانە ئەمنی باڵا دەست کە قسەم کردووە جارێکی تر داعش ناتوانێت ئەو ئەوانی کە لە ساڵی 2014دا کردی بۆ کۆنتترۆلکردن داگیرکردنی چەند شار و ناوچەیەک ئێستا ناتوانن جارێکی تر بکەن ئەوەی کە لە عێراق ڕوودا جارێکی تر دووبارە نابێتەوە و هەروەها لە هێزە ئەمنیەکان و سوپای عێراق و پێشمەرگە و حەشتی شعبی و هێزە ناوخۆییەکان لە ئێستادا لە چوارچەوەیەکی یاسایی کار دەکەن و تواناکانیان زۆرترە ئەزممویان زیاترە ڕاهێنانیان زۆرترە و دەتوانن مامەڵە لەگەڵ ئەم ڕۆژەی ئێستاد و هێرشەکانی داعشدا بکەن کە بتوانن وە چەند ناوچێک لە بتوان ئۆپۆراسیۆنەکانیان زیاتر بکەن لە کەرکووک لە چیا حەمرین لە چەند ناوچەیەکی تر کە دەکرێت گومانیەوەی دەکرێت هێرشی تێدا دەکرێت بە تایبەتی لە ناوچە بیابانەکان ئەوەی کە دوێنێ شەوێ لە درنگانی شەودا ئۆپراسیۆنێکی سەربازی هەبوو لە ناوچەی کازمیە کە تێدا فڕۆکە جەنگیەکانی عێراقی تێدا پێکراوە زیاتر دەتوانم بڵم لە 10 مۆڵگەی داعش بردومان کراوە کە ئەمەش سەرکەوتنێکی زۆرە بۆ ئەو دەستگەوە ڕێگریکردنە لەو هێرشانیان. و هەروەها وە لە ئێستادا هەمووان هەوڵی ئەوەتە دەدەن بە تایبەت حکوومەتی عێراقی کە بتوانن هێزە ئەمنیەکان کە ڕوبەڕووی تیرۆریستانی داعش ببنەوە و ڕوبەڕووی جۆرە تیرۆریستانی داعش بەرەو کۆتایی دەڕۆ ئەگەر ئەمڕۆ نەبێت ئەوە ڕۆژێکی تریش دەبێەوە من باوەڕم بۆیە هەیە جارێکی تر عێراق نابێتە مۆڵگەی بۆ تیرۆریستانی داعش و عێراقیەکان خۆیان چاویان ڕوونا ئەزممویان زیاترەوە ڕێگا بەوەدا نەدەدا بەهۆی ئەو هێرشانەی کە کراوە کە هەر لەم هەفتەیەدا 11 سەربازی عێراقی بوونە قوربانی شەهید بوون و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە قوربانی دراوە و کاری هێرشان ئەمانە دەبنە ئەزمموی ڕێگری لێ دەکەن بۆیە هەموو عێراقیەکان پێکەوە ڕوبەڕووی ئەم بارودۆخە دەبنەوە. بەڵێ هیچ گەرانتیەک هەیە ئەو لایەنانێکی ئێوە هاوپەیمانیتان لەگەڵدا کردوونە لە دوای پێکەنانی حکوومەتی نوێی عێراق پشت ناکەنە سونەکان و هاوپەیمانێتەکەتان هەر بەردەوام دەبێت واتە هاوپەیمانەتی سونەکان. یاسای بەپێ ئەو یاسانەی کە ڕێگری لەوە دەکاکە ئەو هاوپەیمانە ئەو کوتلانەی کە هاوپەیمانیان دێنهاونە ڕێگان پێنادا کە ناتوانێت بە شێوەیەکی تر لە شێوەکان واز لەو بێنێت و ببکێتە ڕەخنەگرتن و لەلایەکی ترەوە حکوومەتی بەدەستبێنێ ئەمانە ئێمە بەسی لە هاوپەیمانی دەکەین بەس لەوە ناکەین ئەندام پەرلەمانێک بیر و بۆچوونی چۆنە بێ لە ئەنجومەنیە بەس وەکو هاوپەیمانیەکە ئەمانە بەپێی یاسا ڕێگری لێدەداکرێ ئەمانش کە هاوپەیمانیان ناکرێ بیر لە دەستکەوتی تاکە کەسی بکەنەوە نەوەکۆ بیر لە شتی تایبەتی بکەنەوە بەڵکو ئەو ئانی کە کوتلەی سونی ئەمڕۆ هاوپەیمانی لێکردن دایانوێ زۆری نەبن لە حکوومەتەوە هاوپەیمانێنی کە کردویانە کە بتوانن سەرکەوتن بەدەست بێنن وە کە چاکسازی بکەن و دەسەڵاتی گەوریان نەبێت لە حکوومەتی داهاتوو دێرا بەپێی یاسا ڕێگریان لێ دەکرێت بۆیە هەموو لایەنە سیاسیەکان هەم بە تایبەتی کوتلەی سونیە کە لە ئێستادا کە توانیوێتی گەورەترین کوتلەی سونی بۆ خۆی بەدەست بهێنێ ئەمە وای هێزێکی زیاتری تێدا و دوای ڕێدەکا ئەزمونونەکانی زیاتر زیاتر لە بارودۆخەکان تێبگە و زیاتر لەگەڵ ئەو هاوپەیمانی کە کردوێتی کارێکی باشترە و بتوانێت لەگەڵ ئەو هاوپەیمانی کە پێکی هێناوە لەگەڵ کوتلە گەورەکانی تردا باشەوە بەردەوام بێ و لە دانیشتنی دووەمی ئەنجومەنی نوێنەراندا ئەوەش زیاتر دەسەلمێنێکە کوتلەی سونە زۆر یەکگرتووە و یەک بڕیاریانەیە یەک بۆ چوونیان هەیە بێکەوە دەتوانن کاری زیاترکەوە هەمووان ئەوە بەچای خۆیان دەبینێ ئەمە ئەگەر لە نێوان کوتلەکانە لە نێوان هاوپەیمانەکان ئەگە کێشەیەکی تایبەتیشەوە کاریگەری لەسەر هاوپەیمانیەکە ناکاداکادەکە لە نێوان کەسی تایبەتی دابێت مختەدا سەدر و ئەو
هاوپەیمانانی کە پێگەێنراوە ڕێگری ناکا لەو هاوپەیمانە بەڵکو تەنها ئەوەیە کە دەکرێت بچم بیر و بۆچوونێکی جیاواز هەبێ لە نێوانیاندا هیچدا کە ئەمەش ڕێخۆشکەرە دەبێ بۆی کە بتوانن حکوومەتێکی چالاک و حکوومەتێکی سیاسی پێکەوە بێکێنرە و هەمووان بەبێکۆ چاوەڕێ ئەوە دەکەن کە بودجەی ساڵی 2022 تا سێبورەکە هەمووان بتوان پرۆژە بکەن کاری بەرەو پێشچوونەوە بکەم بۆیە ئەم ڕێگریکردنە لە هەندێک لایانی سیاسیەوە کاریگەری خراپە بێ لەسەر ڕۆژی عێراق و لەسەر ڕۆژی هاوڵاتیان. بەڵێ زۆر سپاس بۆ سەلام خالید ڕۆژنامەنووس لە فەرلوجە ڕاستەخۆ لەگەڵمان بوو سپاس بۆ وەڵام دەنی پرسیارەکانی بەیانی ئەمڕۆی کورسان نیوز.